لە نوێترین پێشاتی ئەمنیدا لە شاری سلێمانی کەسێکی سەربازی و پاسەوانەکانی لە ژووری بەڕێوەبەری قوتابخانەیەکی سلێمانی هێرش دەکەنە سەر خوێنکارێک و باوکی و بە بۆکس و چەک لێیان دەدەن و بەڕێوەبەر و مامۆستاکە لە ژوورەکە دەکەنە دەرەوە. ئاماژەش بەوە دەکرێت لە بەرامبەر پارەدا ئەو کارەیان ئەنجام داوە. هەرچەندە ئاسایشی سلێمانی دەستگیرکردنی ئەو کەسانەی ڕاگەیاند و وتیشی ڕێگە نادەن هیچ کەس و لایەنە گارامی شار تێک بدات و تۆمەتبارانیش ڕوبەڕووی دادگا و یاسا دەکەنەوە. بەڵام ڕۆژ بە ڕۆژ دیاردەی بەکارهێنانی هێز و چەک لە هەموو کایەکانی ژیانی ڕۆژانەی خەڵکدا لەلایەن کەسانی حیزب و باڵەکانیەوە و هەندێک جاریش لەلایەن هاوڵاتیانی یاساییەوە فراوانتر دەبێت و لە ئێستاشدا کەرتی پەروەردەی گرتوۆتەوە. پەروەردەی سلێمانیش لەبارەی ڕووداوەکە ڕایگەیاندووە. ڕووداوەکە ڕۆژی چوارشەمە ڕوویداوە و ئەوان ئاگادار نەکراونەتەوە. قوتابخانەکەش سەر بە حکوومەتی فیدراڵیە و تایبەتە بە ئەو ئاوارانەی لە ناوەڕاست و باشووری عێراقەوە هاتوون. هەروەها لەگەڵ ئیدارەی قوتابخانەکە قسەیان کردووە و دەرکەوتووە کێشەی دوو خوێنکار بۆ بۆتەوەی دروستبوونی ئەو شەڕە. وێڕای ڕوونکردنەوەی پەروەردە و ئاسایش پرسیارەکە ئەوەیە بۆ دەبێت لە ناوەندێکی خوێندن با پەلەماری کەسانی سەربازی دیاردەیەکی لەم چەشتە ڕوو بدات. لە هەرێمی کوردستان بەگشتی چەک لە دەستی حکوومەت دانیە، بەڵکو دوو حیزبی باڵادەست هەیمەنیان بەسەر هێزی حکوومەت لە پۆلیس و پێشمەرگە و هێزەکانی دیکەدا هەیە و لە نێو حیزبیشدا هێزەکان بەسەر باڵ و کەسانی باڵادا دابەش بوون و دوای قوڵبوونەوەی کێشەکانی نێو حیزبیش بەرپرسان و کەسانی حیزبی چەکی حکوومەت کە لە بنەڕەتدا دەبێت پارێزگاری ئەمنایەتی وڵات و هاوڵاتیان بێت بۆ مەبەستی دیکە بەکاردێنن. جگەلەوەی کە چەک لەلایەن حیزبەوە لە ساڵانی ڕابردوودا بۆ ڕاکێشانی سەرنج و کۆکردنەوەی دەنگ وەک شاباش دەدرا بە کەسانێک کە لە دەرەوەی هێزە یاساییەکانی هەرێمن بێگومان دەرەنجامەکانی لە ئێستادا بەم شێوەیە دەردەکەون. بە جۆرێک لە بری دروستکردنی کەلتوریەوەی چەک تەنیا دەبێت بەدەست حکوومەت و هێزانیەکانەوە بێت کەچی کەلتوری شانازیکردن باڵگرتنی چەک و تەنانەت ئەو کەسەش کە چەند جۆر چەکی هەیە بڵاو دەکرێتەوە. پێشتریش لە مانگی دوو ئەم ساڵدا پاڤێڵ تاڵەبانی هاوسەرۆی کێشێتی بەڵێنی سنووردارکردنی بەکارهێنانی چەکی لە دەرەوە یاسادا بوو. بەڵام هەر ئەم جۆرە ڕووداوانە چەند بارە بوونەوە. کوڕی مەسئول بێت مشکلە نییە لای ئێمە عینیشتی لێکرێت. لەم زۆنەی ئێمە شتی وا ئیتر قابلی قبول نییە. کێش خۆی تاقی کاتەوە بەو خوازەرێکی زۆر گەورە ئەکات. تکایە لە یەکەم ئارام بنەوە ئەگەر وا لە خزم و کەسوکاری خۆمان بکەین بزانە چی لەو مافیا و دز و ڕێگروشتانە ئەەکەین. من دڵنیاتانەکەمەوە ئەم شارە جوانەکەینەوە بە پشتیوانی جەنابتان. لە دوای ڕووداوەکان هێشتی تەمووزەوە بەکارهێنانی چەک زیاتر بۆتە دیاردە و چەندین ڕوودا و ڕوویان داوە. لە بنەڕەتدا چەک بۆ خۆپارێزیە لە چوارچوەیەکی یاساییدا، بەڵام لە ئێستادا بۆتەوە کارێک بۆ یەکلایکردنەوەی کێشەکان بەر لەوەی پەنا بۆ دادگا ببرێت. دواتریش خوبە تاڵەبانی بە بڕیارێک باسی لەوە کرد کە دیاردەی دەستدرێژی چەکداری نەک هەر کەم دەکرێتەوە بگرە بنبڕیشی دەکەن و دەبێت بازگەکان تونند و تۆڵتر بکرێنەوە. ئەوەی جێی سەرنجە زۆربەی پێشێلکاریەکان بە چەکەوە لەلایەنە و هێزانەوە ئەنجام دەدرێت کە دەبوو پارێزەری یاساییش و ئارامی خەڵک بن کەچی خۆیان هۆکاری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی زۆربەی نائارامیەکانن. بەرپرسانی شەمیشا لە لێدوانەکانیاندا نمونەی وڵاتانی پێشکەوتو و وڵاتانی دراوسێش دێننەوە کە ڕووداوی چەکداری ئەنجام دراوە و بنەبڕ نەکراوە. بەڵام باز لەوە ناکەن کە ئەنجامدەرانی تاوانەکانی چەک لە زۆربەی وڵاتانی جیهاندا بە سزای یاسایی خۆیان دەگەن و نەوەگەوەی وەک ئێرە ئەو تاوانبارانە بە ئازادی بسوڕێنەوە یان هێندە دۆسیەکەیان دوا دەخرێت کە لە بیر دەچێتەوە و دیزا بە دوورخۆنە دەکرێت.